جا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە هەمومان دەڵێ لە صحیح بوخاری دا بەژمارە فەرموودەی 401 هاتووە ئیذا شەکە ئەحەدوکم فی صلاته فلیتەحەڕە الصەواب فلیتم عەلەیه دا فەرمێ ئەگە کەسێک لە ئێوە لە ناو نوێژەکەیدا کەوتە گومانەوە چەند ڕکاتی کردووە ئەمە تا ئێرە ئاساییە بەڕێزان دەکەوێ گومانەوە خەیاڵت دەڕوا خوا هێندە بە ڕەحمە نەیفەرموو فی صلاتیهم ساهون ئەینە هەمومانی دەگرتەوە لە ناو نوێژەکەی خەیاڵ دڕۆیشتووە لە ڕکاتی سێمی نیوەڕۆدای خوایە چوارم کردبێت تۆ بڵێی سێم کردبێ فەرمووی دڵت یەقینی هەبێ لەسەر کەمەکە یەقینت هەیە کە سیانت کردووە بەڵام گومانت هەیە کە چوارت کردبێ بڵێ کاکە سیانەکەم کردووە بە دڵی خۆت بڵە سیانەکەی هەستەوە ڕکاتێکی کە بکە پێش سەلامدانەوە دوو سوزدەی سەهوبەرە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە صحیح مسلمە حەدیثەکە ئاوا تەواوی دەکا فەرمووی ئەگەر سیانت کردبێ و هەستای ڕکاتێکی زیادت کردووە ئەمجا یەقینت هەیە کە چوارە هیچ گومانت نییە کە چوارە فەرمووی بەڵام ئەمجا گومانت بۆ دروست بوو تۆ بڵێ نەبوو بێ بە پێنج فەرمووی ئەگەر تەواو ڕێک بێ فەئین کانە صەلى خەمسەن ئەگە ئەم ڕکاتەی دوایی کرد زیادە بوو بێ کرد بێتت بە پێنج شەفەعنا له صەلاتەه ئەو دوو سوزدەی سەهوە پێش سەلامدانەوە نوێژەکەت بۆ جوود دەکاتەوە ئەو دوو سوزدەی لە زیاتی یەک ڕکات دەوەستێ وإن كان صلى تماما ل40 خو ئەگە چوار ڕکاتی شت کرد بێ كان ترغيما للشيطان ئەوە ئەگە چوارەکە وەکو خۆی بێ ڕێک تەواوت کرد بێ سیان بوو بێ و ئێستا کرد بێتت بە چوار لوتی شەیطانت بەو سوزدەی سەهوە شکاند شەیطانت لە خۆت دوورخستەوە